ئێمە ئەوێ بەدا تا قسە بکەین بە ئیجتیهادی شەخسی یانیش ڕای جیاوازی تاکە کەس یان بۆ هەر مەبەست و مەرامێک بێ ناکرێتەوە بڕیار بدەیت. ئێمە سیرکە لە کاتی کە کۆڕۆنا هەبوو، لە کاتی کە کێشەی ئابووری هەبوو، داهاتی سلێمانی لەو کاتە زیاتر بوو لەوەی کە ئێستا دێتەوە بۆ حکوومەت. ئەمە خۆی جێی پرسیارە، هۆکارەکەی چییە کە داهات لەو سنوورە کەم بوواتەوە. بۆ ئەوەی ئێمە نەکەوینە قسە و وەڵامدانەوە، من داوا دەکەم هەروەکو باسم کرد بەرپرسە ئیداریەکانی ئەو ناوچانە بێن وی بۆم ڕوونکەنەوە کە هۆکاری کەمبوونەوەی داهاتی ناوخۆ لەو شوێنە چییە. راپۆرتی زۆرمان پێدەگا، قسەی زۆریش کراوە و لەوانەیە بەڵگەی زۆریش خرابێتە بەردەست کە داهات ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم یانیش لە خزمەتی خەڵکی ئەو ناوچانە بەکار نایە. هۆکارەکەی هەرچی بێ دواتر بە بەڵگەوە بسەلمێندرێ و دواتر بۆ خەڵکی هەرێمی کوردستانیش ڕوون بکرێتەوە. بەڵام بێگومان حکوومەتی هەرێم بەرپرس نییە لەوەی کە موچەی دابین نەکردو. حکوومەتی هەرێمەوەی لەسەرەتی کردوێتی و ئەو بڕە موچەی کە پێویستە بۆ هەموو ناوچەکانی کوردستان و هەموو پارێزگاکان بە یەکسانی و بە شێوەیەکی دادپەروەرانە دابینی کردووە. ئەو بڕێی کە کورتێنانی تێدا دروست دەبێ ئەو داهاتە ناوخۆیەیە کە ناگەڕێتەوە. لێرەدا پرسیار ئەمەیە، ئەم داهاتە لەکوێیە؟ و بۆیش من لەگەڵ بەرپرسانی ئیداریە و شوێنانە دانیشم و ئەبێ پێم بڵێن کە داهات لەو شوێنانە بۆچی کەم بوواتەوە، هۆکارەکانی چین و ئێمە هەروەک باسم کرد ئێمە بەرپرسین بەرامبەر بە هەموو هاوڵاتیەکی کوردستان و هەموو ناوچەیەکی کوردستانیش. بەڵام ئەجەندای حکوومەت پێویستە لەم سنوورانە وەکو خۆی جێبەجێ بکرێت.